لا تۆرێکەمی بەرنامەی بەیانی باش کوردستانە باز لە گۆڤار و هەروەها بڵاوکراوەکان دەکەین لە ئێستا خوێنەرەکانیان لە چ ئاستێکدان. من گفتوگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ کاک جەمال مەلا سعید کە خانی ئیمتیاز و هەروەها سەرنووسەری گۆڤاری شارباژار بۆ شێکی ڕاستەخۆ لە سودە ئامادەیە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. بەخێر بێ کاک جەمال. بەیانی باش. بەیانی باش کاک جەمال. خوێنەری گۆڤاری وەرزی لە چ ئاستێکدا تا چەند خوێنەریان هەیە لە ئێستادا؟ بەهۆی سایتە ئەلکترۆنیەکانەوە سۆشال میدیاوە لە ئێستادا خوێنەری گۆڤار و ڕۆژنامەکان زۆر کەم بۆتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشی خۆی هەر هەیە لەبەرەوەی ڕۆژنامە و گۆڤار بە تایبەت گۆڤار بابەتێکی ئەرشیفیە ئەمێنێتەوە، وەکو ئەوە نییە لە سۆشال میدیا بابەتێک ڕۆژانە دێو دەڕوات، بەڵام ئەمە ئەرشیفی ئەمێنێتەوە، بەشی خۆی گرنگی هەیە و خوێنەریشی هەیە، بۆیە دەکرێت لە ئێستادا زیاتر خوێنەواران زیاتر ئاشنا بن بە خوێندنەوەی کتێب و گۆڤار و ڕۆژنامەکان. کاک جەمال لە ئێستادا گۆڤار و بڵاوکراوەکان لە چه ئاستێکدایە؟ ئێستا تقریبەن وەکو پێویست نییە کە خوێنەری هەبێت گۆڤار و ڕۆژنامەکان، بەڵام سۆشال میدیا وای کردووە مۆزوعی بەجیهان بوون ئەو لەمە وای کردووە کە ئێستا کاریگەری زیاتری کردوتە سەر ڕۆژنامە و گۆڤارەکان. بەڵێ کاک جەمال تۆ وەکو سەرنووسەری گۆڤاری شارباژێر ئەم گۆڤارە باز لە ناوچەی شارباژێر دەکا و دیارباز لە کەسایەتیەکان دەدا، دەتوانێت لەم گۆڤارەوە چی بڵێن؟ شارباژێر بەشێکە لە نیشتیمانی گەورە، دیارە ئێمە پێشتر گۆڤاری شارباژێر گۆڤارێکی گشتی ڕووناکبیری گشتی سربەخۆی وەرزیە، ویستومانە مێژووی شارباژێر بە شێوازی ڕاستەقینە ڕاستگۆیانە وەکو خۆی لە ڕابردوو ئێستادا بنووسینەوە، مێژووی گوندەکان مێژوو ژیانی ڕابردوو ئێستا مێژوو شارستانیەت بۆی کە لە لاپەڕەکانی مێژوودا بمێنێتەوە، بۆی ئێمە هەوڵمانداوە ئەو گرنگی بەو مێژووی شارستانەتی شارباژێر بین. باش کاک جەمال منەی بینم لە ئەم گۆڤارەدا وێنەی جۆر بە جۆری تایە، هەمووی بە دیاریکراوی مێژووی نەورۆز و نەورۆز و ئەفسانە هەمووی بە دیاریکراوی باس کردووە، ینی باز بە دیاریکراوی لە ناوەڕێکە بکەین. ناوەڕۆکی ئەم گۆڤارە بەشی جیاجا ئیگرێتەوە یان هەمووی باسی یەک ناوەڕۆک دەکات؟ یعنی ئەمە بە قۆناغ دەڕۆ ئەم گۆڤارە چکەی بینم لاپەڕەکانی زۆرە تقریبان 255 لاپەڕە بێن. خۆی گۆڤارەکە ڕووناکبیری گشتیەکە، ڕووناکبیری گشتی هەموو بەشەکان گرێتەوە، بەشی مێژوویە، ئەدەبە، کللتورە، هونەرە، شوێنەوارە، بەڵێ بەشێکمان گوندەکانە، گوندەکانی شارباژە هەزارێک گوندێ 2 بۆ 3 چەندێک بتوانین مێژووی گوندەکان بە شێوازێکی ڕاستی ئەنووسینەوە، دیارە مێژوو 2 بەشە، بەشێکیان شێوازی زارێکی ئەویتریشیان دیکۆمنت و بەڵگەنامەکانە، بەو شێوازە ئەوەی کە دەستمان بکەوێت مێژووکە ئەنووسینەوە. کاک جەمال ئاستەنگەکانی بەردەم ئەم گۆڤارە و گۆڤارەکانی کە چین لە ئێستادا؟ ئێمە بەنسبەت گۆڤارەکانەوە گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوەکان لە ساڵانی ڕابردوو لە سەردەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا دیارە چەندین گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوە هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیریەوە هاوکاری کرد و منحەیەکی پێداون بۆی کە ڕێکخراوە مەدەنیەکان و حکوومیەکان جگە لە ڕێکخراوە و گۆڤار و ڕۆژنامەی حیزبیەکان هاوکاری کراون و گۆڤار و ڕۆژنامەکانیان بڵاوکراوەکانیان ئەنجامەدەن، بەڵام لە دوای تاکو ساڵی 2014 کە شەڕی داعش دروست بوو، جارێکە قەیرانی دارایی دروست بوو، ئەو کاتە ئیتر ڕۆژنامە و گۆڤارەکان تووشی قەیران بوون، حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیریەوە نەیتوانی هاوکاری ڕۆژنامە و گۆڤارەکان بکات، بۆیە تووشی ئەو قەیران بوون. ئێمە لە کاتێکە لە ساڵی 2017 لە کاتی قەیرانە بوو، لە کاتی نەبوونیدا بوو، لەگەڵ هاوڕێکانمانە من بیرۆکەی پێشنیاری ئەوم کرد کە گۆڤاری شارباژێر ضرورەتێکی نیشتیمانیە کە لە شارباژێر دەری بکەین، بۆیە لەگەڵ هاوڕێکانمانە گفتوگۆمان زۆر کرد، بەڵام
بەداخەوە وتیان ناکرێ ئەم کاتا بەبێ پارە و بەبێ ئەو لەم زروفە بەڵامێکی لە هاوڕێکانم کە مامۆستا ئەنوەر شارباژێڕی کە ئێستا بەڕێوەبەری گۆڤاری شارباژێرە پشتیوانی لێکردم و دەستمان کرد بە ڕێکارە یاسایەکان هەم مۆڵەتمان کرد و هەم کۆمەڵێک نووسەری بەڕێزی خۆبەخش دەستیان کرد بە نووسین و هەروەها دەرکردنی گۆڤارەکەش لەلایەن چەند کەسایەتیەک کە دڵسۆزی شارباژێر هاوکاری دەرکردنی ئەم گۆڤارەمان بوون. ئێمە لەو کاتا چێکم هاوکاری گۆڤار و ڕۆژنامەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەستێنرا بوو. ڕۆژنامە گۆڤار و بڵاوکراوەکانی هەرێمی کوردستان بە شێوازێک ڕواکە ئێستا هەمووی دابەش بوون بەشی زۆری سربەخۆکان وەستاون بەشێکیشیان کە یا کۆمپانیا سپۆنسەریانەکە یا ئەوتا حیزب ئەوەی حیزبیەکان جیاوازە گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوەکانی خۆیان حیزب پاڵپشتیانەکە و دەرانەکە ئەوانی کە سربەخۆ بن یا بێ کۆمپانیا سپۆنسەری بکە یان هەندێک هەیە ڕێکخراوە نێودەوڵەتەکان پشتیوانیان نەکەن. بەڵام ئێمە تاکو ئێستا تا ژمارە 20مان ڕۆشتووە بڵاوکراوەتەوە چاپکراوە جگەل لەو کەسایەتی دڵسۆزانەی شارباژێر ئەوە لای من بۆتە پرسیار ئەمە بزانم گۆڤارێکی ئاوە چەندێک خەریکی بوون تا ئامادە بێت یعنی ئێمە باسمان لە ئاستەنگەکان کرد بەڵام ئەمە باز لە ئاستەنگ و بربەستەکانی کۆکردنەوەی زانیاری بکەیت یعنی ئێمە زانیاری وردی تایە باز لە گوندەکان هەمووی قۆناق بە قۆناق ینی ناوڕۆکی جۆبەجۆر لە خۆ دەگرێت هیچ ئاستەنگێکە بوو ینی بربەستێکە بوو کۆکردنەوەی زانیاری تاکو و گۆڤارێکی ئاو بەرهەمهێنن بێگومان بربەست زۆرە ئێمە شوێنێکمان نییە کە ئەم گۆڤارێتیا دەبکەن لە ماڵەکەی خۆمان من ژوورێکم تەرخان کردووە بۆەوەی کە دیزاین و شێوازی تایپ و ئەم شانێتیا بکەین لەگەڵ مامۆستا ئەنوەرە ینی دەیان کێشەمان بۆ دروست بووە کە بۆ کۆکردنەوەی زانیاریەکان تەنانەت تۆ خەرجێکی زۆری وێ کە تۆ بچی ریپۆرتاژێک لە گوندەکانە بکەیت زانیاری کۆ بکەیتەوە بەڵام کۆمەڵێک نووسەری دڵسۆزمان هەیە تەنانەت هەندێکیان لە ئەوروپان وەکو کاکداناز و ئەو بەڕێزانەی کە لە ئەوروپاشەوە کە شارباژێڕین پشتیوانیمانەکەن و هاوکاریمانەکەن مامۆستا سەرهەنگ یشە لە نووسەرە هەموو ئەو بەڕێزانەی کە ئەم گۆڤارە هاوکارە بن بەڵام ئاستەنگەکان زۆرن بەڵام ئەوەی کە گرنگە ئاستەنگەکان ئاستەنگی ئابوووریە پارەیە کە تاکو ئێستا ئێمە هیچ سپۆنسەرێکمان نیە بۆەوەی کە ئەو گۆڤارە دەرکەین تا ژمارە 20 بە شێوازێکی زۆر ناخۆش بە شێوازێک کە داوامان لە خەڵک کردووە کە هاوکاریمان بکات تاکو ئێستا ڕۆشتووە بەڵام ئێستا لەمە دووە ئێمە ئەمانەوێ بەڕاستی کە لە شارباژێڕە سەرمایهداری زۆر تایە و دەوڵەمەندی زۆر تایە هاوکارمان بن و پشتیوان من بۆ یەکەوە گۆڤارە نەوەستێت یا سپۆنسەرێکمان بۆ بکەن لە ئەگەر پێشێکێکی بکوێنیتە وتارێکم نووسیوە لەسەرەوەی کە گۆڤاری شارباژێر لەبەر لە دووڕیانی وەستان و بەردەوام بووندا ئێمە وتا ئاگو شارباژێڕەکان پشتیوانمانەکەن بۆەوەی کە بەردەوام بینیانەوە تا بوەستێت پیرەمێردی نەمر لە ساڵی 1940دا هەمان کێشەی دروست بووە لە ژمارە 1976دا لە حوزەیرانی 1940دا گۆڤاری گەلاوێش تووشی کێشەیە بێت لەو کاتە لە ڕۆژنامەی ژیانە بڵاویە کاتەوە کە ئەڵێ چەندین دەوڵەمەند هەیە چەندین پارە بەهادەر ئەڕوە بەڵام گۆڤارێکە هیوای گەلێکە هیوای میلەتێکە هیوای ئەستێرەیەکی گەشتی شاری سلێمانیە بەڵام ئەوە تا خەریکە ئەکوژێتەوە بۆیە ئێمە ئێستا ئەم گۆڤارە بە ئەستێرەیەکی گەشتی شارباژێر و نیشتیمانی ێزان بەشێ لە نیشتیمانی گەورە هیوادارین دەوڵەمەندەکان و خاوەن کۆمپانیەکان هەوڵ بن ئەم ئەستێرەیە ئەم ڕۆشنایە نەکوژێتەوە. کاک جەمال من دەمەوێت و پرسیارە بکەم لە مامەڵەکردن لەگەڵ ڕووداوە مێژوەکانی شارباژێردا بێگومان شارباژێر و کۆم ناوچەیەکی کە ڕووداوی مێژووی جۆر بە جۆری تیابووە ئێوە لە ڕێم گۆڤارەوە چۆن توانیتان مامەڵی لەگەڵدا بکەن؟ ئێمە سەربەخۆین تاکوی ئێستا کاریگەری هیچ حیزبێکمان لەسەر نەبەوە بە سەرخۆی ژەمێنینەوە ڕووداوەکانی ڕابردوو چۆن بوون وەکو خۆی بە شێوازێکی ڕاستەقینە جێڕاومانەتەوە نووسیومانەتەوە وەپی بەڵگەنامەکان هەیە بە پێی زارەکیشە وەکو خۆی ئەو بابەتانەمان بڵاو کردوێتەوە.
باش کاک جەمال ینی پێت وایە هەنگاوی سەرتا چۆن دەبێت بێگومان ئێمە دەزانین لە ڕابردوودا گۆڤار و هەروەها بڵاوکراوەکان چاپەمەنیەکان خوێنەرێکی زۆریان هەبووە پێت وایە لە ئێستادا پێویستە هەنگاوی سەرتا بندرێت دووبارە ینی ئاشکردنەوەی خوێنەران و بە گۆڤار و بە بڵاوکراوەکان بەتایبەت لە ناوەندە ئاکادمیەکان خۆی گرفتەکە لە یەک شتایە گرفتەکە کۆمەڵی قەیران دروست بووە قەیرانی ئابووری و هەروەها مەسەلەی عەولەمە و سۆشیال میدیاش کاریگەری خۆی هەیە لەسەر خوێنەر بۆەوەی کە زیاتر ئەوەنەی کە خەریکی موبایلەکەی و لە فەیسبوک و لە سۆشیال میدیا هەموو بابەتەکانی دێتە بەردەست بەڵام ئەوەیە کە ئێمە بتوانین لە ڕێگای کتێبخانەکانەوە لە ڕێگای گوندەکان و لە ڕێگای مامۆستاکانەوە دیارە قوتابخانەکان زۆر گرنگە لە گوندەکانە نەک شار باشدار هەموو تەواوی کوردستان کە هەوڵ بدرێت زیاتر خوێنەر بۆ ڕۆژنامە و گۆڤارەکان و کتێب زیاتر بکەین بە هەوڵی هەموو لایەک بەداخەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو نەتوانرا تاشی کورد وەکو پێویست پەروەردە بکرێت پەروەردە زۆر گرنگە پەروەردەیە کە لەسەر مەسائیلی نیشتیمانی و نەتەوەی و ژیانی ڕۆژانەی ئازادی نەتوانرا بەداخەوە سپاس بۆ کاک جەمال مەلا سەعید ئیمتیاز و خاوەن و سەرنووسەری گۆڤاری شارباژێر سپاس کە بەڕاستەوخۆ لەگەڵمان ئەمەدە سپاس بۆیەوە سپاس بێگومان بەیانی باش کوردستان بەردەوام دەبێ بەڵام لە ئێستادا وچانی گۆر دەگرین و دێنە وڵاتان